بناوی خدای بەخشندەی میهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاچی پێشەوامە، نوری چاو و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام علیکم ورحمة الله وبركاته. ئازیزانم خۆشەویستانم، ئێمە گوتمان یەکەم مەقام دەستپێکەی تەزکیە ئەوەیە کە دەبی بەخەبەر بێت. حتا ئەتۆ نووسبی تۆ ناتوانی بەڕێکەویت، حتا تۆ لە غەفلەتدا بیت ناتوانی پێت هەنگاو هەڵنێیت. کەواتە یەکەمی شت دەبی بەخەبەر بێت. کە بەخەبەرت بێت دەبی لە سێ شتان بەخەبەر بێت. یەکەمین حەقیقەتی ئەو دنیای بزانی کە هیچە، کە پوچە، کە هیچ بەقای نییە لە بۆ کەس، و هەمووشمان بەجێی دێڵین ١٨٠مان بە حەسرەت و بە نەدامەت و بە پەشیمانیەوە بەجێی دێڵین. ١٠٠مان کە بەجێی دێڵین یەک کۆمەڵە کێشە و ئیش و کاریش لەگە خۆمان بەجێ دێڵین. خاڵی دووەم ئەو زەحمەتیانەی کە لە ڕۆژی قیامەت هەیە. بەڕاستی ئینسان دەبی لەوە بەخەبەر بێ، دەبی حسابێکە لۆ قیامەتی خۆت کردبی. هەتا ئێستا عمرت چەند ساڵە، هەتا ئەوەی حسابی ئەوەت نەکردووە کە ڕۆژێک زندی دەبێەوە و لەو زندی بوونەوەدا ئەوجا بەڕاستی ناڕەحەتی و زەحمەتیەکانی ئەو قیامەتە دەبینی. یەکەمین باسی مەشهەدی میزانمان کرد. مەشهەدی دووەم مەشهەدی کێشانی ئەفۆن باسی مەشهەدی دەفتەرمان کرد. دووەم کێشانی ئەو دەفتەرەیە کە پێی دەڵێن میزان. تەمان میزان حەقە لە ڕۆژی قیامەت خوای گەورە هەموو ئەو خەڵکە کە دەفتەرەکەیان وەرگرتەوە ئەو دەفتەرە دەبی بێ بچێشرێ. حەزرەتی جوبرائیل سەڵات و سەلامی خوای لەسەربی بۆ خۆی ئەو لەسەر میزانەکەیە. ئەو خەڵکەش وا سڕیان گرتووە سڕەکی دوور و درێژ. وەلاکن ئین الله سەریع الحساب، خوای گەورە زۆر سەریعە لە حسابی بەندەکانی خۆی زۆر. ئەو هەموو خەڵکە یەک یەک ئینتیزار دەکەن ناویان بخیندرێتەوە. یەک یەک فلانی کوڕی فلان، فلانی کوڕی کچی فلان، هەستەوە وەرە کتابەکەت بینەوە با بچێشرێ. سوبحان الله، ئەو کەسەی کە کتابەکەی بەدەستی ڕاست وەرگرتیتەوە بەبێ منەت ئەستە پێش، بەڵام خەجاڵەتێکیشی هەر تێدایە، بەڵام ناڕەحەتێکیشی هەر تێدایە. لەبەرچی چونکە پەردە لەسەر حەقیقەتی دەفتەرەکەت هەردەدرێتەوە. چکۆ دەفتەرەکەت هەرچی تێدایە هەموو خەڵک دەبینیتن. سوبحان الله، بەڕاستی ئابروچوونەکی تێدایە، بەڕاستی خەجاڵەت و شەرمەزاریەکی تێدایە. یەومە تبلە سەرائر، پەردە لەسەر هەموو حەقیقەتەکان هەردەدرێتەوە. سوبحان الله، ئەو دەفتەرە دەچێشرێ، ئەو زبانە گەمان ئەکا زبانی تەرازۆکەی حتا لە حاڵێک ڕاڕادەوەستی. سوبحان الله، کە ئەو دەفتەرە لای ڕاستەت قورس بوو، ئەگەر بە یەک چاکەش بی ئەتۆ نەجاتت دەبی، بە یەک چاکە. اتقوا الله اتقوا النار ولو بشق تمرة. پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام خۆتان لە ئاگری جەهەنەم بپارێزن با یەک کەرتە خورماش بی، یەک کەرتە خورما. چکە ئەو کەرتە خورمایە لەسەر میزانت زۆر زۆر قورسە عەزیزانم، زۆر زۆر قورسە. قەت نەکەی خێرێکی بچووک بە بچووکدا بدەی، احتیمالە تۆ بەو خێرە لە ڕۆژی قیامەتە نەجاتت دەبی. تۆ دەسی چیلۆیەک پرتەقاڵ، چیلۆیەک سێو، چیلۆیەک خیار دەکڕی، خۆ ئەوە زاری 5-6 دانەی کە دادەنەی خۆ چیلۆیەکە برن نابی وەنیە باخر، بەڵام ئاخیردان لە خیارەکەی لە پرتەقاڵەکەی لە سێوەکەی ئەو برندی دەکا. ئەدی ئەوانی پێشتر ناتوانی برندیکەن، بەڵام ئاخر پرتەقاڵ ئەگەر بچووکیش بی ئەو میزانەکە لە بۆ برندەکە و وەلای پرتەقاڵەکە لۆ قڕز دەکا.
ڕۆژی قیامەتێ ژوایە ئەو هەموو ئەعمالەی کردیتت یەک عەمەل قوتارت دەکا ئازیزانم احتمالە یەک سوبحان اللهی زیاد قوتاری کردبی یەک سەڵەواتی زیاد قوتاری کردبی یەک چاکە و مەرحەبا و سەلامێک قوتاری کردبی یەک 250 خێرێک قوتاری کردبی تۆ نازانی بۆیە پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ لا تحقرن من المعروف شيئا نەکە هیچ چاکەیەک بەکەم بزانی ولو أن تلقى أخاك بوجه طلق ئەگەر بگەی بە برایەکی خۆت بەڕووێکی خۆش بەڕوو خۆشیەی خی گەورە میزانەکەت یەکلا دەکاتەوە لە ڕۆژی قیامەت لە بەڕاستی ئەمە زۆر گرینگە ئازیزان ئەم میزانە ڕۆژی قیامەتێ ئابڕوومان دەبە ئابڕوو واللهی ئەگەر بێت و لای ڕاستت قورس دەکەی لای خراپەت حازرەکەوا قورس بێ و ماڵمان وێران ببیتن مامۆستا فاتح شارستێنی ئەو برا عەزیز و خۆشەویستە لە یەکێک لە وتارەکانی خۆی قسەیەکی زۆر خۆش دەجێڕتەوە زۆر ئەو قسە زۆر کاری لێک ئەو قسەیە زۆر کاریگەری لێکردن بۆی بۆتان دەجێڕمەوە ئەفەرمێت لە زەمانی گرانیەکەی ئافرەتێ پیاوێک سبحان الله یەک دیناری لە ماڵێ دەبی فقط دینارەکە هیچ کەنە پیا ئافرەتەکەی پێی دەڵێ ئەرە پیاوەکە دەبڕۆ شتێکی بکڕە واللهی هیچمان نییە لە ماڵێ ئەوی دەرێ ئافرەت واللهی هەیتم نیتم یەک دینارم پێ نازانم بە چ دەم دەستە بازار دەگەڕێ و دوو سوورە ئەو دینارە هیچی پێ نایە هەر دەستی ئاخری دەستە لای تەرەفرۆشێک دەرێ کاکە ئەو سڵقە بە چەندە دەرێ دینارەکەی دەداتێ و دەستقە سڵقەکی جوان لە ناو عەلاگەکەی دەکا و لۆی بیوتەوە ماڵێ هەر نەبی نیوەڕۆیەکەی بەو سڵقەی بخۆن گوتی کاتێک کە کابرا سڵقەکەی دامێ دیتم منداڵێک لەگەر ئافرەتێکە و هەر عەبایەکەی وەلی دەکەوت دەرێ دایە دەبکرا ئەوی دەرێ کچم وەڵڵە پارەم پێ نییە کابرێت دەڵێ مەشهەدەکە زۆر یعنی ئەوەی کردم سەرنجی ڕاچەم وتم دایە ئەوە چی دەوێ وەڵڵە کاکە سرقی دەوێت دەرێ لۆی بکڕە دەرێ کاکە دەچێم بوو وەڵڵا وەبیللا یەک فلسما لە ماڵێ نییە ئەو منداڵە یەتیمە بابی لە شەڕی ناوخۆ کوژرایە بەخۆی و بە سێسار خوشک و برای لەسەرمانە وەڵڵا هیچم نییە لەبووی بکڕم ئەوش ئەمنی ڕاکێشایە ئێرە وەرەدایە سڵقم لۆ بکڕە هیچ پارەم پێ نییە دەرێ پیاوەکە دەرێ زۆر یعنی هەستم بە خەزاڵەتی کرد گوتم بزانە ئەو منداڵە یەتیمە ئەو باوکیشی نییە غەمێکی لێ بخوا ئەخ ئەوش نەدەتوانی چی لۆ پەیداکە مەگەر خەڵق خەری پێ بکە چانیە بەخۆم هەمە دەتوانم بچمە ئیشی هەر نەبی دوو دیناری ئیشکەم دەتوانم منداڵەکان تێر بکەم بەڵام ئەو بە سەزمانە گە خەڵک خێری پێنەکە چێ هەیە دینارێکی لۆ پەیداکە گوتی ئەوە جاری وام حساب کرد گوتم سڵقەکەی دەکەمە دوو بەش نیوەی دەدەمەوان نیوەش لە بۆ خۆم کەتەمەشام کرد سڵق کە دەکەوتە ناو ئەوێ هەر ئەو دووکەی دەبینێتەوە وتم ناوەڵە بابیان دەبێت خوا گەورەیە گوتی سڵقەکەم وتم هەدایە ئەو سڵقەی من لە بۆ خۆتان بە ئەنا کاکە قەیدینا بە خۆت پێویستە وتم ناقەینا ئەمە عیلازی دەکەم تی بە حەقی قۆران هێشتان نیو مەتر مابوو دەستم بگاتە دەستی ئافرەتەکەی بیدەمێ کچەکە فراندی عەلاگەکەی فراند ئەوەندە لە خۆشیان تی زۆر دڵم خۆش بوو بەڕاستی دڵم خۆش بوو بەوەی کە ئەلحەمدولله ئەو منداڵی یەتیمەم دڵخۆش کرد تی چوومەوە ماڵی ئافرەتەکە گوتی چت کرد گوتم وەڵڵاهی ئافرەت چم کرد بە حەقی قورئان ئەو دینارە بە سەڵقەچیدا ئەویش یەتیمەکەم دی لەگەڵ داپیری هاتم ئەو حاڵەکەی بودامێ تی چاکت کرد خوا گەورەی لە بۆمە ئینشاڵڵا خوا دەرکەی خێرمان لێ دەکاتەوە کابرا دەڵێ تی شەوێ لە خەومدا وەمزانی قیامەتە بانگی منیان کرد فلانی کوڕی فلان هەستا دەفتەرەکەت بینە بچێشین تی دەفتەرەکەم دایە و چێشیان دیتم سبحان الله خراپەم ئەوەندە زۆرە نەبیتەوە چاکەشم هیچ نییە سبحان الله گوتی زۆر خەزاڵەتم کێشا زۆر ناڕەحەت بووم ئینتیزاری ئەوەم دەکرد حەزرەتی جوبرائیل بەیانەکەی بخینتەوە کە فلانی کوڕی فلان ساقیت بوو بیبەن لۆ جەهەنەم تیان ڕاوەستە خێرەکی ئەوڕۆ کردووە ئەوڕۆ بەیانی خێرەکی کردووە ڕاوەستە گوتی ئەوەن دەمزانی سڵق باری کە تەناو تەرازوی ڕاستم وتی هەر هات ئەو سرقە هەر هات وتی تەرازۆکەشم لای چاکەم هێدی نییە وا قورس دەبی ئەوە هەروە قورس دەبی لای خراپەم بەرز دەبتەوە گوتی سبحان الله گەیشتە بەرامبەریە گوتم ئەی خودایە زۆر شکر گوتی تۆزێکی پێچوو لای خراپەم برن بوو گوتم بەسە گوتیان ناڕاوەسا هەندێکی تریش ماوە چکۆ ئەوەندە دڵی ئەو یەتیمەت خۆش کردووە لۆی خوای گەورە بەو دەستکە سەڵقەی بەو دینارەی لێت خۆش بوو سبحان الله حتا خراپەکانم چوونە ئاسمان ئینجا گوتیان بەسە یەکسەر قەرارەکە خیندراوە
کە ئەم پیاوە خوای گەورە لێی خۆش بوو و نەجاتی بوو لە میزاندا. ئازیزانی من، واللهی دەبێ حسابی هەموو شتێک بکەین لەسەر ئەو میزانەدا. واللهی دەبێ حسابی ورد و دریشتی خۆت بکەی ئەو ڕۆکە پێش ئەوی بچینە ئەو سەر ئەو میزانە. هەر ئیشێک دەکەی دەبێ ئەو ئیشە خاڵیسەن مخلصەن لە بۆ خوای گەورە بی. هیچ نیازێکت نەبی تەنها لە خۆت ڕازیکەی. حیف نییە ئیشێک دەکەی لە بۆ خوای نایکەی. حیف نییە چاکەیەک دەکەی لە بۆ خوای گەورە نایکەی. حیف نییە ئەو کردەوە باشانە دەکەی بۆ خوا نایکەی. ئەخە دوای پێی خەزاڵەت دەبی ڕۆژی قیامەت. ئەخە پێی شەرمەزار دەبی ڕۆژی قیامەت. ئەخە دوای هیچ ئیسیفادەی لێ نابینی ڕۆژی قیامەت. بە ئەگامان لە دڵی خۆمان بی. تەسکیە ئەوەیە ئازیزان. ئیحسان و تەسەوف و سەیر و سلوک ئەوەیە ئازیزان. ئەوەیە کە دەڵێم کە بەڕاستی ئاگامان لە دڵەکانی خۆمان بی. هیچ ئیشێک نەکەین تەنها لە بۆ خوای گەورە نەبی. هیچ خطوەتێک ناوێن خطوەیەک ناوێن ئیلا لە بۆ خوای گەورە نەبی. هەموو حرەکەم، هەموو سەکەنم، هەموو قسەم، هەموو دانیشتنم، هەموو 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 خۆشویستنم، هەموو ڕگلێبوونەوەم، هەموو شتێکم ئیلا و بالله لە بۆ خوای گەورە بی. من أعطى لله ومنع لله وأحب لله وأبغض لله. روايتك كذا فرمي واستنكح لله فقد استكمل إيمانه أو استكمل إيمانه. ده فرمي هركسك لبو خواه ببخشي، لبو خواش بقرتوا، لبو خواش خلطي خوش بيه، لبو خواش رقية خلق ببتوا، رقية الأعمال خلق ببتوا، وأقل جنج بين يا مير بك لبو خواه أو إيماني كامل بو. عزيزاني من بەڕاستی ئێمە لۆ خوا ناژین، بۆ نەفس و هەوای خۆمان دەژین، بە قیاسی خەڵکی لە خۆشەویستنی مەساڵحە نەک خوا. لۆی ڕۆژی قیامەتی خوای گەورە دەفەرمێ ئەین المتحابین فیە ئەین المتزاورین فیە. کوان ئەوانی لەبەرە من یەکتریان خۆش دەویست، کوا ئەوانی لەبەرە من هەموو شۆیان یەکتریان دەکرد. بە هەستنەوە ئەو ڕۆ دەبی یەک فەزل و چاکەیان لەگە بکەم ئەوەندە بەخشش و عەتای خۆمیان پێ بەخشم نەمدابیتە کەس. سبحان الله. ئازیزانی من، واللهی ئەو میزانە سەختە. دەبی ئێستا خۆت بۆ حازرکەی. واللهی ئێستا خۆت بۆ ئەو میزانە حازر نەکەی بە حەقی قورئان خەسارەتمەند دەبی. مەشهەدی سێم مەشهەدی سیراتە. ئەی چەند ناخۆشە ئازیزانم. وئین منکم إلا واردها كان على ربك حتما مقضيا ثم ننجي الذين اتقوا ونذر الظالمين فيها جثيا. پردی سرات پردێکی باریکی تاریکی لوسی سەر جەهەنەمە. ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ هەموویان وئین منکم هەر یەکێک لە ئێوە ئیلا واردوها دەبی بەسەر سەربانی جەهەنەمدا بڕوا، بەسەر پشتی جەهەنەمدا بڕوا. جا ئەو کەسەی کەوا لە دونیایە نور و بەرەکەت و ئیحسان و چاکەی لەگە خۆ بردبی، سبحان الله بەسەر ئەو پردەیدا دەڕوا و نەجاتی دەبی. ثم ننجي الذين اتقوا ونذر الظالمين فيها جثيا. بەڕاستی ئەوانەی زوڵمیان لە خۆ کرد، ئەوانەی ئاگایان لە خۆ نەبوو، ئاگایان لە ساویان، لە زوبانیان، لە حەڵاڵ و حەرامیان، لە مەعیدەیان، لە خوتوەکانیان، لە خۆشویستنیان، لە ڕگلێبوونەوەیان، لە هاموشۆیان، لە ڕزقی حەڵاڵ و حەرامیان ئاگایان لە خۆ نەبوو لە هیچ شتێک، بەڕاستی ئەوانە دەکەونە ناو جەهەنەم. ئازیزانم، تاقە شتێک کە ئەو پردە سیراتت لە بۆ فراوانکە و نەجاتت بدا کردەوەی باشی خۆتە. ئەو نورانەی کە بە کردەوەکانت وەیە، نوێژە نورە، سەدەقەیە نورە، شەو نوێژە نورە، سەڵات و دوحایە نورە، ڕەمەزانە نورە، قورئان خوێندنە نورە، چاکەی و چاکە کاریە لەگە خەڵکی نورە، خزمەتکردنی خەڵکیە نورە. ئەوانە هەموو ئەبێتە نور. ئەو نورە بە پێشت دەکەوی و لەو تاریکی و ناڕەحەتی پردی سەرات قوتارت دەکاتن. ئەمە خوا نەخواستە هیچ نورت لەگە خۆ نەمردبی، وەکو ئەو کافر و منافقانە لێدێ کاتێک کە مسلمانەکان ئەبینن پێشیان یەک بلاجکتۆری نورە ڕووناک بووتەوە ئەوێ بڕۆن، دەفەرمی ئونظورونا نەقتەبز من نوریکم. تخوا ئینتیزارمان کرد تۆزێک نورمان بدەنێ با ئێمەش پێشچاوی خۆمان ببینین بڕۆن. پێیان دەرن ئیرجعوا وەراءەکم فەلتەمیسوا نورا. بگەڕێنەوە، تۆ ئێوە لە دونیایە نورتان لەگە خۆ نەهیناوە. دەبایە لە دونیایە کە پێش ئەوەی بەجێ بێلن
حسابی ئەو ڕۆژەتان کردبایە، حسابی ناخۆشی و مەشهەدەکانی قیامەتتان بکردبایە، حسابی ئەو ناڕەحەتی و ئەزیەت و ئازارت کردبایە کە ئەوڕۆ تووشت دەبێ. فەرجیعوا فەلتەمیسوا وەراءەکم فەلتەمیسوا نوورا. بڕۆن بگەڕێنەوە، بڕۆن ناتوانین ئێوە لەگەر ئێمە بێن و بەڕووناچی ئێمە قوتار بن. سبحان الله چەند سەختە. ئازیزانی من، ئەو دەرسانی ئێمە ڕێگەی گەیشتن ئەوەیە بەڕاستی ئەو نورانە لەگە خۆمان بین لە ڕۆژی قیامەتێ و هەم لە پردی سیرات و هەم لە میزان و لە هەموو مەواقیفە ناخۆشەکانمان ئینشاء الله نەجاتمان ببێ. تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.